ئەنجامدانی کۆبوونەوەی پەرلەمان بە ئامادەبوونی سەرۆکێکی کاتی بەرهەمی گفتوگۆی چڕی نێوان لایەنە سیاسیەکانی عێراقا لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بە پێی ڕێکەوتنێک کە لە نێوان لایەنە سیاسیەکاندا ئەنجام درراوە و لەلایەن واشنتۆنەوە پشتگیری لێ دەکرێت بانگێژنامەیەک ئاڕاستەی پەرلەمانتاران دەکرێت بۆ ئەوەی ئامادەی کۆبوونەوەی پەرلەمان بن کە بڕیارە لە کۆتایی ئەم هەفتەیەدا یاخود لە سەرەتای هەفتەی داهاتوودا بەڕێوە بچێت. کۆبوونەوەکە بە سەرۆکایەتی بە تەمەنترین پەرلەمانتار بەڕێوە دەچێت. پارلەمانتاران سەرۆکێکی کاتی هەڵدەبژێرن بە مەرجێلانەی و کاندیدەکاندا سەلیم جوبوری و عەدنان جەنابی تیادا نەبێ. بە پێی ڕێکەوتنەکە دۆسەی جوبوری و جەنابی ئاڕاستەی دادگای فیدراڵی دەکرێت و ئەو سەرۆکەی دادگاکە دیاری دەکات دەبێتە جێگرەوەی سەرۆکی کاتی پەرلەمان. بە پێی ڕێکەوتنەکە دەنگ لەسەر ئەو کابینێ دەدرێت کە حەیدەر عەبادی پێشنیازی کردو و دواتر دانیشتنەکە هەڵدەگیرێ و تا دوای دەرکردنی بڕیاری دادگا پەرلەمان هیچ کۆبوونەوەیەک ئەنجام نادات. چاوەڕوان دەکرێت لە کاتی جێبەجێکردنی ڕێکەوتنامەکەدا تووڕێی هاوڵاتیان کەم بێتەوە و کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانیش بە شێوەیەکی یاسایی دەست پێ بکەنەوە. هەرچەندە لایەنە سیاسیەکان ئەو ڕێکەوتنیان ئەنجام داوە بەڵام تا ئێستاش هەڵوێستی لایەنەکان ناجێگیرە. فراکسیۆنی سەدر بەردەوامن لە بایکۆتکردنی دانیشتنەکان و چاوەڕوانی ئەنجامەکانی دانیشتنەکە و ڕێنمایەکانی ڕابەرەکەیان دەکەن. لەلایەکی دیکەشەوە فراکسیۆنە کوردیەکان داوای مەسۆگەرکردنی پاراستنی بارگەی پەرلەمانی عێراق دەکەن و ماجەکانی پێشووتریان پێشگوێ خستووە کە لە بەرامبەر ئامادەبوونیان لە دانیشتنی پەرلەماندا دایان نابوو. پەرلەمانتارە مانگرتوەکانیش کە ئەبەرەی چاکسازیان پێگەنا و زۆربەیان سەر بە ئێتیلافی دەوڵەتی یاسان هەوڵی بەردەوامبوونی ڕێکەوتنەکە دەدەن. لەو چوارچێوێژدا لە چەند ڕۆژی ڕابردوودا شاندێکیان سەردانی هەرێمی کردو لەگەڵ بارزانی و لایەنە سیاسیەکانی دیکەدا کۆبوونەوە. فراکسیۆنی مواتن بە شێوەیەکی بەهێز پشتگیری لە ڕێکەوتنامەکە دەکا و هاوپەیمانی هێزە نیشتیمانیەکانیش لە سەرەتادا دژی ڕێکەوتنەکە بوون بەڵام دوای ئەوەی دڵنیایان پێدرا بە گەڕانەوەی سەلیم جوبوری بۆ سەرۆکاتی پەرلەمان پابەندبوونیان بە ڕێکەوتنەکەوە ڕاگەیاند. بەرهەم ساڵح NRT